ناوی من مشیر ئەو ڕەحیم ئەو ڕەحمە. من لە ساڵی 1970 خەڵکەکە کە چوو ساڵی 1970 خەڵکەکەی ساڵی سەریاد بوو چوون بۆ ئێرە. من و برایەکم لەو بەرەوە براکەم مناڵی نەبوو، مناڵی بوو هەبوو بەس وردی. من تەلەبە بووم، هاتمە لای مناڵ بووم، بە شاگردی لە لای بووم لە 1970ەوە تێگەی تا ئێستا پیشەمە. هاتمە لای براکەم ڕۆژی بە 100 فلس مانگی بە 3 دینار شاگرد بوو تاوەکو مدەتێ دوای مدەتە فێری لێ بووم، فێری ئەم سنعاتە بووم تێگەی تێ دوکانم خۆم بەجیادانە. جاران لە شارە زورەوە بۆمانە هات تێگەی دێ بە دێ خۆمانە چوین ئەگەر ڕاین لەوێ ئەمان کڕی و بۆیان ئەناردین. بەس ئێستا لە سلێمانیە، سلێمانیەکە دوکانەکە جوملەیە، ئیتر دەمی ئەڵێنی تورکیایە، دەمی ئەڵێنی ئێرانە، دەمی ئەڵێ تێگەی حەویجەیە. ئەو لۆکە ئێستا تێرنی مەسەلا تێکەڵی فالینەیە، تێکەڵی پەژمە. لۆکەی شارە زووری یەک لۆکە بوو جیا بوو، بەڵێ لۆکەی شارە زووریش هەبوو پایزەی هەبوو، بەس ئەمە 3-4 نەوەی هەیە. من لەم دوکانەیە دۆشەکی کۆنە ئەەکەینەوە ماڵان، خوری ئەەکەینەوە هەر ماڵان، خۆمان دۆشەک و پشتی ئەوەی سنعات بێ وشتی مەوادی ماڵ بێ داوا بکەن ئێمە ئەیکەی لە سێ گۆشە لە پاڵپشت تێگەی لە سەرینی کوردی خڕ. تقریبەن دۆشەکێکی خۆم کە هەمووی شتەکەی خۆم بێ تقریبەن بە 36,000 هەیە بە 31,000. پشتی 2 کیلۆمان هەیە بە 12.5 کیلۆ نیومان هەیە بە 10. ئیسفەنج کە لەسەری ئەخەوی هەسەکەی بە گەرمیەک وەکو هەناسە و بۆ لە شوونەیە، بەس دۆشەکەی لۆکە دۆشەکەی خوری سەیرەکەی فێنکیەکی تایە وەکو هەواکێش نەفەسکێش بێ. ئەو کاتەی کابرا لە لادێ بوو ئەوەنە مەعیشەتی هەبوو 4 سەرحەیوانی هەبوو، 4 سەرحەیوانەکە هەر بە مەعیشەتی خوارد و خۆراکە هەبوو تێگەی. ئێتر مەسەلا مریشکێکی زۆری هەبوو، ئەو مریشکە هەستیان پێ کرد کە ئەی پاکیەکەن ئەو تووکەی نەرمە، کە لە ماڵیشۆ دۆشەکێکی هەیە سەیرەکە هەر نەرمە، شێوەکەی هەستیان پێ کردو ئەو پەڕی مریشکە وەکو لۆخە وایە بۆ ژێرسەری ئینسان. حتا وەختی خۆشی لەگەڵ پەڕی مریشکە تۆکڵی ساوەریان کردووە، ساوەریش گەرمە نەرمە. ئەو نووسینانە کاکە گیان کاتی خۆی کە ماڵانە هاتن لەسەر ئەوە ئەم نووسی تە کابرا هات یەکسەر کە شتەکەم تەواو کرد ئەگەر ڕیان بۆ ناوەکەی لەسەر ناوەکەی تەلەفۆنم کرد ئەموو بێ شتەکە بەر